گۆڕانکردن لە ڕادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکە بە ژمارە موبایلی 0970 470 52 64. ڕادیۆی میلی گەڕیان دەنگی زوڵاڵی هونەرمەندان. قلبێنەوە کاژباریە نەورۆزی کۆنیە کوری دەواریە نەورۆزی کۆنیە کوری دەواریە دەمیاڵۆ بۆی ناوە بابۆی کزای شەماڵۆ بۆی ناوە بابۆی کزای شەماڵۆ کوڕگەلبێنەوە کاژباریە کوڕگەلبێنەوە کاژباریە نەورۆزی کۆنیە کوری دەواریە نەورۆزی کۆنیە کوری دەواریە بەتازای گوڵ نەورۆزەوە بەهار بەتازای گوڵ نەورۆزەوە عەشقی جاهێڵیم باوانە بەدۆزەوە عەشقی جاهێڵیمە بەدۆزەوە کوڕگەلبێنەوە کاژباریە کوڕگەلبێنەوە کاژباریە نەورۆزی کۆنیە کوری دەواریە نەورۆزی کۆنیە کوری دەواریە
لە ساڵان بەهاریان ساڵ خۆشتر لە ساڵان بژاوەتەوە سەوزی و گوڵاڵان بژاوەتەوە سەوزی و گوڵاڵان کوڕگەلبێنەوە کەژباریە کوڕگەلبێنەوە کەژباریە نەورۆزی کۆنیە کوری دەواریە نەورۆزی کۆنیە کوری دەواریە سەرێکەڵێنەوە تۆ بزانە منەکێم هەر کوڕاکەی دوێنێم قەولی دابوو پێم هەر کوڕاکەی دوێنێم قەولی دابوو پێم کوڕگەلبێنەوە کەژبەهاریە کوڕگەلبێنەوە کەژبەهاریە نەورۆزی کۆنیە کوری دەواریە نەورۆزی کۆنیە کوری دەواریە بەڵێ خۆشەویستان سڵاوتان لێبێ سڵاوی ڕادیۆی میلی گەڕیانتان لێبێ ئەمەوێ پێشەوەی کە داغڵی بەرنامەکە بم بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ئەمڕۆ هەواڵێکی زۆر ناخۆشمان پێگەیی هەواڵی کۆچی دوایی هونەرمەندی گەورەی کوردستان هونەرمەندی میلی گەورە کاک نووری باریکەیی زۆر بەداخەوە کە کاتژمێرە لەمە پێشکۆچی دوایی کرد لێرەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستەی هەموو خانەوادەکەی و هەر چوار پارچەی کوردستان و خۆیشمانەکەم بە داوای لێبردنەوە من نەمتوانی بەرنامەکە ڕاگرم لەبەرەوەی کاتژمێرە لەمە پێش جەنابیان ڕۆحی پاچی سپارت خوای گەورە ئەشەڵا بە بەهەشتی بەرینی شادکە منیش بەڕاستی بەرنامەکەم چەند ڕۆژێکە ڕیکلامی بۆ کرێ و کاکێرشیش لەو شوێنەی خۆیەوە عەزیەتی کێشاوە یاخوا بەخێر بێ خۆشەویستان ئەمڕۆ خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە لەگەڵ هونەرمەندێکی جوان ئەتوانم بڵێم گۆرانی بێژێکی شاخەکانی قەرەداغ جا سروشتی قەرەداغ زۆر جوانە و ئاوەکەشی زۆر پاک و سازگارە بوو ئەم دەنگە خۆشەی لێ دروست بووە کاک هێرشکانی حەیرانی زۆر زۆر بەخێر بێت بە قوربانە بم کاک جەلالیان منیش زۆر خۆم بە خۆشحاڵە زانم لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست و بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەو ستافە جوانەی پشتی کامێرە و هەروەها ئەمێ دەستخۆشی و ماندوو نەبوونی بە هەردوو هاوکاری خۆشەویست و ئازیزم کاکە هەڵوێست و کاکە شادی خۆشەویست دەستیان خۆش بێ ئینشاءڵڵا و برای عزیز و خۆشەویستم کاکە هاوبەش کە تەشریفی لێرێ دەستی خۆش بێویش ئەرکی کێشاوە لەگەڵ کوڕە ڕۆحسووکەکەی شارەزوو کاکە ئەحمەی تەپەڕەشی تەپەڕەشی نەخۆشە ئەمڕۆ داخەوە زۆر بەداخەوە بەخێر بێن یاخوا زۆر خۆشحاڵم و هەروەها پرسە و سەرخۆشی خۆشم ئاراستەی بنەماڵەی کەڵە هونەرمەندی خۆشەویست کاکە نووری باریکەی بەداخەوە بۆ کۆچی دوایی خی گەورە ئینشاءڵڵا بە بەهشتی بەرینی شادکا و دوا کۆسپی بنەماڵەکەی ژیان بێ ئینشاءڵڵا یاخوا بەخێر بێ سەر هەردوو چاوم خۆشحاڵە کردن خۆشەویستان کاکە هەڵوێست ناوەکەی بەخۆیەوێتی زۆر بە هەڵوێستە لە دوونیوەوە حازر بووە کاکە هەڵوێست یەکەم بەرنامەی لە ڕادیۆی گەڕیان کردم کاگەڵوێستم لەگەڵا بوو زۆر سپاس دەکەم زۆر بەخێر بێ کاکە شادەیش ئەوە چەند بەرنمەیە کە عەزیەت ئەکێشێ لە کەرنەباڵەکەی نەورۆزی شەهر سپاس دەکەم زۆرە عەزیەت کێشا بەخۆ بەخش شادە گیان تۆیش بەخێر بێ بەخوام شادەیەم بەسەرا دابڕیتەواو کەس ناڵێ شاد تەمێڵە شادە دەست و چاوە خۆش بێ خۆشەویستان
چاوتان لەسەر پەیجی فەرمی ڕادیۆی میلی گەڕیان بێ بۆمان شێر و پڵنکەن بە قوربانتان ئەم دەنگتان دەست ناکەوێتەوە چاوتان لەسەر تەلەڤیزۆنی HD گەڕیان ڕاستە و خۆ هەر عینی شت تەماشامان نەتوانین بکەن گوێ بیستمان بن لە سەر شەپۆلی 94.1 ڕادیۆی میلی گەڕیان دەستخۆشی بۆ کاکە دابان کە ئەم ڕۆژ هەروەکو ڕۆژەکانی تر هەرچی ئەرگ کە گرتوێتی ئەستۆ دەستخۆشی بۆ کاکە ڕازگۆ زۆر سپاس یەکەم تەواوە سپاس دەکەم کاکە درۆناکەی گیان کاگەرە زۆر بەخێر بێ زۆر خۆشحاڵە کردم میشەروە خۆم بە بەختەوە زانم لە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویستم دەستان خۆش بێ خۆماندوو نەبن بە قوربانە بم ئەمەوێ هەر لە دەست پێچی بەرنمەکەمە کۆمپانیای فایر سیستەم کورە دەتخوا بڵێ حریق بە کوردی لای بەلەم فایر سیستەم وهینە ئەمەیان بۆ دروست کردوون کورە ئەمە شتێ زۆر نازارە بابزانن بەو خوا شتی وا هەتا ئێستا دروست نەکراوە ئەم حریقە هەڵبەت ئەم کۆمپانیا بەڕێزە وەکیلی سەرەکییاوە بە ڕادیۆی میلی گەڕیان خۆتان نەزانن ئێمە بێبوجین هیچ شوێنێ داعم و پشتگیریمان ناکە ئەمەی داوینەتێ ئەمە زۆر شتێکی ئاسانە زۆر شتێکی باشە لە ناوبڕێکا کاکدابان ڕوونکردنەوەتان بە ڤیدۆ ئاەتێ با بڵێن بەڵێ ئەمە شتێکی زۆر باشە ئەمە مناڵێکی دەتوانێت بەکاری بێنێ ئەو خوشکە بە ڕێزانە شەرەتوانن بەکاری بێنن ئیتر لە هەر گرتنی هەر شوێنێک بێ باڵەخانە بێ کورە سیارە بێ خوانەخوا سەرچی بێ جا ئەمە مهمیەکەی لەوەیە هەموو حریقێکی تر بەسەرەچێ بەڵام ئەم تا 10 ساڵیش بەسەر ناچێت نرخێکی گونجاوی هەیە 25 و 35 و 50 وایە باوکم کاکە دابان بە هیوای ئەوەی ئیشەڵا ئەگەر ئەمە حریقەکانی تر لابن ئەمە بخەنە شوێنەکەی داعمێکە و پشتگیریەکیشە بۆ ڕادیۆی میلی گەڕیان چکە ئەو کۆمپانیا بەڕێزە بە سعرێکی مەحدود یاوێتی بە ئێمە و ئێمەژی شەڵا بە هیوای ئەوەی ئیسفادەیەکی لێ بکەین و کورە هەر لینکێ بۆ ئەم ڕادیۆ تەلەڤیزۆنە بکڕین بەڵێ ئازیزان بە ژمارە تەلەفۆنی 1970 471 52 64 ئەمە ئاسیا 1950 ئەمە کوردانی تاراوگا ئەتوانن ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە بکەن و لە خزمەتان نابینی شەڵا بە هیوای ئەوەی زەردەخەنەیە بخەینە سەر لێوەکانتان بچووکیتانەکەی باش لێرەوە ڕێز و حرمەت و خۆشەویستی مەیە بۆ کاک ئەحمەد خۆشناوەتی هەردوو چاوی ماجەکەم ئەدمینی کەناڵەکانی ئێمە لە شاری هەولێری پایتەخت چاوی ماجەکەم ئەو توانم تۆزە بۆ زیاب بکەی مەمنونە بم خۆشەویستان ئەچینە لای ئەو کورتە ڤیدۆیە بۆی معلوماتان بینێ لەسەر ئەو حریقە تازەیە لە خزمەتان نابین و یینەوە خزمەتان ئەوە چی بۆ برا ڕاوەستە ئێستا یارمەتی دێ ئەمە مای کوژێنینەوە کاکەم خەڵ بەخۆستی کوژێنینەوە ناکوژێتەوە ئەمە شتیانەما نەکوژە خۆڵی پێکەن خۆڵ لێراکەن دەی کوژێنەوە شتیانەما خۆڵی پێکەن باشەوە بڕیان کوژێتەوە ئەو ئەمێرە زۆر باش ئاگرەکەی کوژانەوە لەگەڵ فایر سیستەم ژیانت پارێزراوە بۆ ئەوەی بە دوور بیت لە ئامێری تەقلیدکراوی تورکی و سینی تەنها بڕاندی ئەسڵی بەڵێ خۆشەویستان ئەوە ئەو ڤیدۆیە بوو کە کەوتە سەر شاشەکانی ئێمە با بڵین ئەو حریقە شتێکی زۆر باشە ئەو خوشکە بە ڕێزە دابەزی یەک و دوو کوژانەوە و برادران عەبەساوە بە دیاری وڵە باش چۆن کوژایەوە خۆ دابان بە جددیە و سیارێش گڕەگرێ زانی کاگەرش هەڵە ڕقەم سلێمانیە باش کاک ئەحمەد خۆشناوەتی چاو ماجەکەم خۆشەویستان پەڕەی فەرمی جەلال گۆڵەیی هەر بە کوردی بە ناوی جەلال گۆڵەییەوە کاک ئەحمەد خۆشناوەتی بۆی داناوم لایکم بکەن ڕۆژانە و شەوانە هەموو شتەکانی منە بینن دەستخۆشی بۆ کاک ئەحمەد زۆر سپاسیەکەن کاگەرش برادەرێکم هەیە لەم ڕۆژانەیە تەلەفۆنی بۆ کردم ئامانەتیەکی با بڵین بۆ نمونە لە لای جەنابتەوە هێنابوو بۆ من وتی لەبەردەمی کافتریایەکەم شوێنی کافتریاکەی پێوتم کە چووم لەبەردەمی کافتریایەکە بوو چایەکی بۆ بان کردم وتی نێرگەلەوتم منە شتانە هیچی ناخۆ ئەیتر مەفرەزەیەکی
ئاسایشی بەڕێز جام ئاسایشم زۆر خۆشەوە ڕێزم هەیە چکا زۆریان هاوڕێ من چاوی هەر هەمیان ماجەکەم بەڵێ دابەزین کە دابەزین با بڵێن ئەوەی پێشە و سایقەکە و ئەمانەی تر خۆیان هەڵایە خوارەوە وتی ئەو چوارە بارکەم منیش زۆرم پێسەگر بوتم براڕۆ چی بارکە نەوەڵا ئێمە دوکانەکەی تەنیشتی هینەکە با بڵێن کافتریاکە وتی ئەو چوارە بارکەم منیش بوو بەگرێ لە دڵماوتم باشە بێم چوارە چی بێت و بڵی چیان کردبێت بەبەردەمیانە هەر بە پیاسە ئاوا ڕۆشتم و سەیرەکەم کردن مەرحەباییم کردن هیچیان نەوت و سەیری دوکانەکەم کرد هیچ لە ئارایە نەبوو بوو بە ختورەی دڵم لەگەڵ ئەو کوڕایە وتم ئیلا ئەبێ بزانم ئەم چوارە بارکەن چێن و چیان کردووە هەر چاوەڕێم کرد هەر چاوەڕێم کرد وەڵامم نەزانی خاڵە ڕێک چوار تایانێ ناخسییانە ناو مێگزەمینەکەەوە خۆیان سوار بوون و ڕۆشتن وتم دەوەرە من لەو کاتەوە چاوەڕێەکەم ئەمانە ئاخۆ تیرۆریستن ئەمانە چیان کردبێ ئێوارە کە ڕۆشتمە بۆ دایکم من باس کرد زۆرم بەلاوە خۆش بوو وتم دایە وەڵا شتێکی ئاوا هەبوو وتی سەر لە قوڕنەی سەرەکەی بە هەموو کونەکاتوشی فەتارەتێکمانەکەی کۆرە وتم بابە من بۆ دەجێڕمەوە تایان بار کردووە ئەمەش پێشکەشە بە کاگەحمە و خۆشناوەتی و بە هەموو بیسەران و بینەرانی بەڕێز خۆشەویستان ئەچینە لای بە قوربانە بم گۆرانێکی تری کاکێرشکانی حەیرانی لەبەرەوەی ناڵم ئەمڕۆ زۆر مداخەلە ناکەم کاکێرش دەنگێکی خۆش و ناوازەی پێوەیە ئاماژە بۆ گۆرانیەکە ئەی یان هەر شای وەفاداران گۆرانێکی گەڕیانە پێشکەشەکەی بەڕادی گەڕیان زۆر زۆر سپاس مەمنون سپاس مەمنون بەشای وەفاداران با بێتە سار دەریداداران بڵێن بەشای وەفاداران با بێتە سار دەریداداران بڵێن بە یار با بێتەوە خۆشمەوێ وەکو جاران بڵێن بە یار با بێتەوە خۆشمەوێ وەکو جاران عزیز دڵم شێواوە بۆ عزیزم باش دەزانی خۆت عزیز دڵم شێواوە بۆ عزیزم باش دەزانی خۆت دەرمانی دڵ چاوەکانتە دەبانە مرم لە ئازاران دەرمانی دڵ چاوەکانتە دەبانە مرم لە ئازاران بڵێن بە شای وەفاداران با بێتە سار دەریداداران بڵێن بە شای وەفاداران با بێتە سار دەریداداران بڵێن بە یار با بێتەوە
خۆشمەوێ وەکو جاران بڵێن بە یار بابێتەوە خۆشمەوێ وەکو جاران هەر بژین مامۆسایانی خۆشەویست عزیز وێران وێرانە دێڵ عزیز خەزان خەزانە دێڵ عزیز وێران وێرانە دێڵ عزیز خەزان خەزانە دێڵ عزیز بەگیانی تۆ قەسەم دایما گریانە چاوە دێڵ یادی بەخێر ڕۆژگارێ بوو ماچی دەمێت لە نێو داران یادی بەخێر ڕۆژگارێ بوو ماچی دەمێت لە نێو داران بەڵێن بە شای وەفاداران بابێتە سار دەریداداران بەڵێن بە شای وەفاداران بابێتە سار دەریداداران بڵێن بە یار بابێتەوە خۆشمەوێ وەکو جاران بڵێن بە یار بابێتەوە خۆشمەوێ وەکو جاران خاطری هەچی شێخی قەراغێ بەخێرەیتەوە بە حەقی ئەو قورعانە بۆ چڕکەم پیا هاوکەوت یاخوا دەمە خۆش بێ شادە گیان دەست خۆش بێ و هەر زۆر زۆرم بە دڵی ئەمڕۆ کاکە هەڵوێستیژەوە هەر پێویست ناکە یەکێکە لەو ئازڵ باڵەبانە تازانەی کە ئێستا زۆر زۆر سەرکەوتو و ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشترێتێ دەست خۆش بێ دابان بانە شتێکی زۆر خۆشی بیرخستمەوە تەبعاً ئێمە 23 ئێوارەکەی با بڵێن ئاهەنجێکی گەورەمان ساز کرد کاک هێرش لە لێرەشەوە بانگشتی هەموو هونەرمەندانم کرد بەڵام جەناب تەشریفی نەفەرموو ئەو ڕۆژە داوت کرابوومەینا لە خزمەتتان یاخوا سەرکەوتو بەڵێ جا ستەیجەکە من و مامەسامەریوانەمان بڕێەوە لەگەڵم برادرانەیە پێشتر بەم کاکە شادەم وتم کاکە گیان پیاوی چابن دەهۆڵ لێنێن وتیان بۆ وتم من تۆزە شارەزاییم لە ئەسپوشتا هەیە ئەسب بە دەهۆڵ شێ دەبێت دەوڵێکی حەیشیان هێنا بوو بابان لێە بەڵێ کاکە لەگەڵ دەهۆڵی لێ ئاانێکم زانی یەک دانی ڕساسی تیا بوو مامێر ڕێک بە قادرمەی ئەو ئاسنەیە سەرکەوت بۆ سەر ستەیجەکە کورە نەکەی کورە بیگرە و بەریە باش بوو ئەسب سوارەکەی سایقەکەی با بڵێن زۆر سایقی چاک بووە جنا خواوەکی یەکشتی ناهێشت هەموو هەڵایە خوارەوە جا ئەم هەموو سایزەر و ئەوەیە با بڵێن دانرا بوو جا لەو کاتەیە کوڕێکا و ئەمە بۆ بانە بۆی نووسی و دەست خۆش بێ بانە جام بیرخستمەوە وتی بە من کاعتا هینێک بکەین سناپێ تمۆرە بە قوربانە بن بەڵا سناپەکەی کرد وتی دەست خۆش بە کا عوسمان جان هەرێوتم کاکە تۆ خۆ یەک لای کردەوە تۆ بۆ لای کوێ هاتوو وتی ئەی تۆ هینە ئاوا سەیری کردم وتم بانە من و ئەمە هەر زۆر تێکەڵین وتم ئەمە ڕفیق مناڵیمەوە هەمی وارێکیش بە یەکەوەی دوایی تەماشایش کرد وتی وەڵا کا عوسمان کورە بە ڕسمێکیش بگرین وتم کاکە تۆ من بەچێ تێگەشتووی تۆ تاچیدی کەرەوە ئەرە وتی تۆ جەلال گۆمڵەیینی وتم وەڵا باوکم ئەجا هەڵە هێنا وتم جەلالەکەی تەواوە بەس ئەوی تریان بەخوا ناتەواوە ڕێز و سڵاوم هەیە بۆ خان خاتون بانە ئارە وەڵا
بەڵێ کورە ئەو ڕۆژە هەر زۆر سیر بوو یعنی بە قورعان دانەیەکی تریش یەک دینی یەکردە تۆ وەرە وەرە چوون بۆ لای ئاوا هینم کرد وتی کاک نامی غەم ناسیتەوە بابە دین و ئیمانە بێ آخر جەلال لەکوێ و نامیغ لەکوێ ڕێز و حرمەتم هەیە بۆ بیسەران و بینەرانی بەڕێز کێ کاک ئاری لە لەندەنەوە کاگاری جان سڵاو و لێبێ و فەرموو سڵاو لە تۆس کاتلاگیان چۆنن بە قوربانە بمامە ئاری جان جەنابە باشی بژی مەمیانە بە ڕزانە سەکەی زۆر زۆر سپاس بە ناوی ئەوانیشە دەستیان خۆش بێ و ماشەڵا جێکی خۆشتان دروست کردەوە کاک جەلال تۆشەوای لە خزمەتام ئامەزا من جەوم هەر خۆشە ئاوا خەمە نەبێ وەڵا بەتاکی تەمیسەم تاوای بەرنامەکانتانەکەین بەڵام بەداخەوە هەندێک جار بەهۆی جیاوازی کاتەوە کە 3 ساعتی فەرقە لە ئەمڕۆ گۆڕاو بۆ هەدوو کاتژمێر با بڵێن لەگەڵ کورسانی خۆمانە و ئیسوکارۆ زیاتر بەرنامەکان کاتێک گەبینین کە پێشتر بۆ نمونە پێشکەش کراوەواتە ڕاستەوە خۆ نابین قای چییە کاکورە لەشتان ساغ پێغەمەر شەو سەیریکەن کورە دوای 12 سەیریکەن کێشەتان چییە؟ نەوەڵا بەڵامی تر ماشەڵا بەرنامەکان هەمووی لە جێی خوادی وەندێ جاریش بۆیە زۆر تەلەفۆن و بەشداری ناکەم بۆی خەڵکی کەس با بڵێن بەشدار بێ و هەموو کەس مافیەوەی هەبێ پەیوەندی بکات کورە دەست و چاو خۆش بێجا ئێمە بینەر و بیسەری وەکو ئێوەمانە بێتتر چیمانەوێ باوکم لەستان ساغ بێ و سپاس بەوەی و ئەو ماشەڵا ئەو هونەرمەندە بەڕێزت دەین خۆشە بەداخەوە ئێمە ئەو فرسەتە نییە کە خەڵکانێکی وەکو ئەو بەڕێزە و جەنابت و خەڵکانی کە سەردانی دەرەوەی وڵاتکە هەم ئینکە وەکوە لە ڕوبەڕوو ئەو بەرهەمانە ببینین و لە ڕووی گەشتەکەەوە ئەوان دوو ئیسفادەژەکەن هەم بینینی دنیایشکەوە هەم لە ڕۆمادیەکەشەوە بێگومان بەڵام بەداخەوە ئاسان نییە سەفەر ڕاستەکەی وەڵاهی پێمان خۆشە بە دەردی کابراڵێ ئەمە ئەم پیاوە یەکێکە لەو هونەرمەندە دەنگخۆشانە یعنی بەڕاستی هونەرمەندی وای لێ نییە لە لای کوردانی تاراوگە بەڵام ئیتر پشتیوان بەخوای ئیشەڵا هەموو شتێکیش ئاسانە بێ ئێمە ئەگەر چەند کەسانێکی وەکو جەناب پشتگیریمان بکەن هەموو شتێک دروزە بێ ئینشاءالله بڵکو و ڤایرۆسی کۆنا و ئەو تۆزێک ڕێگا با بڵێن بۆ سەفەر خۆتان نەزان چۆنە بەتابەتی بەریتانیاوە نزیکی ساڵێکە بێ بە جۆرێک لە جۆرەکان لۆکداونی گشتی تۆزێک سەفەر و هاتو چوانە بەڵام بڵکو ئینشاءالله لە ساڵی داهاتوو ئەوانە چونکۆم زیاتر ئەو بەرهەمانەی کە ڕۆژان لە ڕادیۆی ئێوە ئەیبینین و بیستین کوردی خۆمان وەکو بۆ نۆعێتە با بڵێن زیاتر مرتاحە بین و ئەتوانی بڵێ بەشێکە لە ڕنگدانەوەی کەلتوری خۆمان ئێستا کە جۆر لە و منطقی خۆمانە بینێتە بۆیە سەفەر هەبوایە هاتنیە لە وەکو کرد لە دوو ڕۆی سوادی زۆر لە ڕۆوە مادیەکەشەوە لە ڕۆکەی کەسیۆکە ئێمە ومان لێرە مرتاح لە بەرەوەی ماشەڵا کوردی خۆمان خۆکاکە و لەندەنەوە قورئان هەموو ئەوروپا هەموو یەکتا هەر شوێنێ ماشەڵا بە سەدان هەزار کوردی لێیە باش شەرەفە مەڵی جادەی پیرەمێردە کاک جەلال بوو ئەگەر زۆری نیش نەکەم کات نەگرم ئێستا زۆر لە بەزانی کەس شەقامێکی لێ ئیجوار بۆت وەکو بەڕێزەڵێ و سالم و پیرەمێرد وایە تۆزەگە ڕۆی هەمووی چاخانە و ڕێستۆرانتی کوردی سلێمانیە و نازام ئەزمەڕە تۆزێگەتی هەولێرە تۆزێککە مەغریبە تۆزێشتەکە ئەڕۆی چێشتخانە و با بڵێن دوکانی نێرگەلە و ئەمانەی مەغریبی و هەم لێژی پێنێم ئینشاءالله لە داهاتوو ئەو سەردانە هەبێت هەم لەو جێگانە ئەتوانی ئاڵگۆڕێکی کەلتوری میوسیکی بکرێت هەم غەیری کوردی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی جێناو شوێنانە بۆ خواردن و جۆگرتن لە میوسیک و ئەم شتانە ئەم بینینی دنیایەکی کەس بەڕاستی بۆ هونەرمەندیش بۆ هەمومان زۆر گرنگە دەست و چاو خۆش بێ ئیشەڵڵا کە وەزعەکە هێور بووە پەیوەندیمانە بێ و لە خزمەتا بم دەست خۆش بێ کاک ئاری لە لەندەنەوە ڕێز و حرمەتمان هەیە بۆ جەنابت و بۆ هەموو کوردانی تاراوگا زۆر سپاس بۆ ئەو هەموو هەڵوێستە جوانەت و بۆ پەیوەندیەکە سپاس دەکەم کاگاری بەڵێ خۆشەویستان مەمنون ببوورە کە کاتشم لێگرت ئاساییە لە خزمەتان کاگاری جان تۆ برای
ئەو پیاوانست لە سیانساغ و دەستیان خۆش زۆر سپاس بۆ جەناب. هەربزی خاوەن ڕێزی زۆر سپاس دەکەین. خۆشەویستان هونەرمەندی خۆشەویست ڕسوڵاوەرە کە ماممە لەگەڵ ئێوە وابزانم تێکەڵێکی تەواوی هەیە لێرە بوو داوای لێبوردنی لە یەکەم لە ئەوڵان ناویم نەهێنا خوای لەگەڵ بێ ڕۆشت ئیشێکی هەبوو لێرە کاکێرش ئەگەر هەڵم نەکرد بێ من لەگەڵ کاک ڕەسوڵڵا ساڵی 2010 بێتەوە یادم حەفلەی خۆت و براکە و ئێمە بەڵێ طبعاً ئاهەنجێکی زۆر خۆش بوو بەڵام زۆر گەرم بوو مامێرە جا لێرەوە ڕێز و حرمەتم هەیە بۆ کە حسێنی باوکە پیاوێکی جوان پیاوێکی نەجیب پیاوێکی خانەدان چۆن دەسە ماجەکەم تاوان پیاوێکە لە منتیقەی با بڵێن قەراخە پیاوێکی بەناوبانگ و پیاوێکی قسە خۆش و بەڕێز و ئەو کاتە ڕوتبەیەکی تایبەتیشی هەبوو ڕێزمان بۆی هەیە لە دیوخانەکە دانیشتمنیشا لێرەوە سڵاو ڕێز و حرمەتم هەیە بۆی هەردوو دەستی ماچەکە بەڵێ جا من زۆر حەزم لە تەقەیە کاحسێنیش دۆشقەیەکی دانابوو کاحسین با دوو فیشک تەقێنم وتی ڕۆڵەتەوە بۆ ناتەقێ وتم بە قورعان کاحسین زۆرم حەز لێیە تەقانم بەزەوە حاڵ نەبوو خوا ئاگای لێیە کاس بوو بووم ئاوارەی وەرە کاکە ئەمڕۆ بۆ ئاو دەکەی کورە بووتم تەقەی و دۆشقەیەم کاسی کردو جا بە تایبەتی کەڵەشێری بۆ سەربڕی بووین با بڵین تەلەفۆنی بۆ مامە ڕەسوڵم کردوتی چییە خۆن وتم پێی بڵە کەڵەشێری کوردی دەست و چاوی خۆش بە دوو کەڵەشێری کوردی سەر بڕی بوو بۆمان ئێمەش لە ژوورێکا بە تایبەتی نانیان بۆ نانیان ئەگەر هین بێ کاکە ماشەڵڵا ئەمەنیان خەڵک داوت کرد بوو لە عەقڵی ئینسانان نەبوو جا ئەگەر بیرێ بێ زۆر گەرم بوو ڕۆژە بەڵێ وابزان مانگی حەوت بوو گەرمایەکی زۆر لێرەوە ڕێز و حرمەتی تایبەتین بۆ کاحسێنی بەرز و بەڕێز و جوان هەیە خۆشەویستان بەردەوامە بین لەسەر بەرنامەکەمان ئێمە من ڕۆژی چوارشەممە کاتژمێر 4 ئێوارە ئەگەر مەقەدەر نەبێ لەگەڵ هونەرمەندی خۆشەویست و هاوڕێی خۆشەویستم کاک پشتیوان نۆڕۆڵی هونەرمەندی بەڕێز کە هونەرمەندێکی هەڵەبجەی شەهیدە لێرەوە ڕێز و حرمەتم بۆ جەنابی هەیە ئیشەڵا ڕۆژی چوارشەمە لە خزمەتیا بن بەڕێزان بۆ پەیوەندیکردن وەکو وتمان 1970 471 52 64 0 لە خزمەتان نابی بەڕێزان ئەو هەریقەتان بیر نەچێ بە قوربانە کورە ئەمە شتێ زۆر باشە بە حەقی خوا ئەها ئەمما یەک مناڵی بچوو خوا نەخواست هەرچی بێتوانێت گەورەترین ئاگری پێ بکوژێنێتەوە جا ئەمە وەکو وتم پشتگیریەکیشە بۆ ڕادیۆی میلی گەڕیان سپاسی کۆمپانیای فایبەر سیستەمەکەم کە هاوکاری کردین وەکالەتی عامی لە شاری سلێمانی لە کوردستان یاوە بە ئێمە زۆر زۆر سپاس یەکەین بۆ ئەو مۆقیفە جوانەی ئەو برادەرە کاگەرش بچینە لای گۆرانێکی تریش باشە ئەم گۆرانیە وابزانام هەر خاوەیە شادە چاکە وڵا پێم خۆشە ئەو خەڵکە بێتاقەتە بە قوربانە بم بۆ سلێمانی هەفتەیەکیش هەفتەی پشووی نەورۆزمان ئێمە ڕاگرت داوای لێبرد نەکەم کە بەرنامەمان نەبوو قەرار وا بوو دوو بەرنامەی مەیدانی بکەین بە بۆنەی کەشوهاوە بۆمان نەکرا ئیترێنەوە خزمەتان ڕەمەزانیش ئێمە ئیشەڵا ئەگەر حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان و کورە مۆڵەکان هاوکاریمان بکەن بە تەمان 30 بەرنامەی هەرسی شەوی ڕەمەزانی بۆ با بڵین شەوچەرە لە خزمەتان نابین بە هیوای ئەوەی ئیشەڵا بۆمان ڕێکەوێت و بچووکیتان بکەین ئەچینە لای گۆرانێکی خاڵەهێرش و یەمەوە خزمەتە سليماني كاكا بو سليماني بو سليماني كاكا بو سليماني شاو جوان وروخوش مريواني شاو جوان وروخوش مريواني دادو
و بێداد کارم نابێ ڕاست نازانم دوعای شێخەیان مەلەز نازانم دوعای شێخەیان مەلەز بۆ سلەیمانی کاکە بۆ سلەیمانی بۆ سلەیمانی کاکە بۆ سلەیمانی چاو جوان و ڕۆخۆش مەریوانی چاو جوان و ڕۆخۆش جوانیوانی ماشەڵڵا ڕادیۆی میلی گەڕیانە باوکە نەبرێنە و کوڕانە ماشەڵڵا دەی 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 سرم نویسی بسریناو ای با دل سوزی بلو درگاو ای با دل سوزی بلو درگاو با سلیمانی کاکا با سلیمانی با سلیمانی کاکا با سلیمانی چاو جوان و رو خوش مریوانی چاو جوان و رو خوش لوینینی هەکڕاکەی دوێنێم قەولدا بوو پێم هەکڕاکەی دوێنێم قەولدا بوو بۆ سلەیمانی کاکە بۆ سلەیمانی بۆ سلەیمانی کاکە بۆ سلەیمانی چاو جوان و ڕۆخۆش مەریوانی چاو جوان و ڕۆخۆش لە وێنەی نییە مامە جەلال ماشەڵڵا خي وخي 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 نمري تيسر بيني وباني بوم تيسر بيني وباني بوم زانا وشتي توم يا ناشي خالم يا ناشتي توم يا ناشي خالم وسليماني والله وسليماني شاو جوان وروخوش جواني واني شاو جوان وروخوش جواني واني الله ما هو بشقون لي وانا ابوه الله 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 دەستی ئەوەش خۆش بە کاگەرش ئێمە ئەم شوێنە بەڕاستی کرێ ئەمەش شوقەیە با بڵین سەر و خوار هەمووی ماڵە جا بۆیە ناوێرین زیایکەن داوای لێبوور نەکەم بازانام تۆزە لە قاعەکەش دەرچووی ڕاستەکەی بەخوا گوێتان تێوەی نییە ئەم بە ڕێزانش
زۆر سپاسیانەکەم چکە ئەم مۆسیقیانە خۆی چەند ساڵ ئازب سایزەر بووم ئەگەر گوێم لە خۆم نەبێ نازانم لێ بە دەسوودەمە خۆش بێ داوای لێبوردن چۆن نایەمەوە خۆشەویستان داوای لێبوردنەکەین ئێمە زۆر لەو هونەرمەندانە هەمویان کە ێنە ئێرە و ئیشکالیان هەیە داوای لێبوردنەکەین لەبەر ئەوەی بەخوا شوێنەکەمان کرێە خوارەوە دکتۆر و نەخۆش و ئەو شتانەی لە ێجا ئەو ڕۆژە کاگاری با بڵێن سەرپەرشتیاری ئێرە هاو وتی کاکە بۆ خاتری خوا وەڵڵاهی کابران نەخۆشە ئاوا بە ئیشعەکەوێ بۆ لای دکتۆرەکە ئەڵێ بە قوربانە بم دکتۆرەکە ئاواشە دەنووسێ داوای لێبوردنمان هەیە کاگ گۆرانی شەهید سدیق هاوڕێی دێرینمان و با بڵێن ئەدمینی ئەو کاتەی هەموو هونەرمەندە میلیەکان هەڵە حەزم لە گۆرانیەکی کلااوزەڕیە ئەم بە ڕێزانن وسیوانە کاگنووری باریکەی بەڵێ من لە دەستپێکی بەرنمەکەیە پێشەوە داغڵ بم با بڵێم چمە ناو بەرنمەکەەوە پرسە و سەرخۆشی خۆم ئاڕاستەی هەموو بنەماڵەکەی کرد خی گەورەی شەڵا بە بەهشتی بەرینی شاد بکە بەڵێ وتومانە لە ئەوڵاو لە ناوەڕاستیش و لە ئەخیری شایڵین کاگنووری هونەرمەندێکی بەرزی هەر چوار پارچەی کوردستان بوو کاگنووری خاوەنی ئەزمونێکی هونەری میلی بوو بەڕاستی یەکێ بوو لەو هونەرمەندە ڕقەمانەی کە ئەتوانم بڵێم لە هاوشانی هەرە باشەکان هەیە بەداخ و پەژارەیەکی زۆرەوە کۆچی دوایی کردووە ئێمەش بە ناوی ڕادوی میلی گەڕیان و ڕێکخراوی هونەری میلی پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستی بنەماڵەکەی و هەر چوار پارچەی کوردستانەکەین بەڵێ کاک هونەر لە شاری سلێمانیەوە کاک هونەر گیان ئەم کاتەوە باش لە هەڵەبجەوە کاک هونەر لە هەڵەبجەی سەربەرز و جوانەوە من هونەر شەمێرانی لە هەڵەبجەوە سڵاوڕێنس بۆ سەرجەم کارمەندانی ڕادیۆی گەلە دەستان خۆش و مانونەوە عەکسڵاوە لێ بێ مامۆستا هونەر شەمێرانی کورە لەکوێی من بە دواتە ئاگەڕێن چاڵ ماچەکەم کاک جەلال هەمیشە دەستان خۆش بێ بەڕاستی ئەگەر بڵێم ڕادیۆی گەڕیان بۆ هۆی زیندووکردنەوەی هونەری میلی پێوانی هەڵم کردن سپاس دەکەم سڵاو ڕێزمێ بۆ سەرجەم کارمەندان یەک بە یەک بۆ دوو عەسەبە ڕێزە بۆ کاک جەلالی بەڕێز بە قوربانە بۆ کاک جەزا ئەوان هەموو کارمەندەکان بۆ ئەو هونەرمەندە عەزیزە کاکێرشی هاوڕێ خۆشەویست هونەرمەند بەڕاستی کاگێرش دەنگێکی حەزین دەنگێکی جوان دەنگێکی دڵنەشین بەدەر لە دەنگ و گۆرانی ڕەسەنەکەی هاوڕێیەکە پڕە وەفا و جوانی بەڕاستی هەر بنەماڵەکەشیان وایە من دەمێکەیە تێکەڵیانم ئەوە گەورەی و خۆشەویستی ئەو کەسە بە ڕێزانن کە ئێمە تێکەڵیمان کردوون بە قوربان و مامۆساگیان تۆ گەورەی خۆتە کاک جەلا قوربان سپاسم کاگێرش کاک جەلال ئەگەر لە نزیکەوە تەعارفیان لەگەڵان نەکەیت نەچیتە ماڵیان و نمەکیان نەکەی بە قەولی کوردەواری نازانێ ماڵەشانی گەورە زۆر ڕاستە بەخوا من 2004 نمەکەم کردوون دەیتاویتم قسەم لەمە تۆ مەڕۆ کاکە پێوەی نەیتەوە خاڵە هونەر ئیشم پێێتە گیان لە خزمەت کاکە هەڵبەتە هونەرمەندێکی خۆشەویستی جەنابیش من لە نزیکەوە یەکتری ناناسین بەس دوورا و دوور گوێم لە دەنگە گرتووە لە ئەفو منیش دەرا حەزەکەم بەڵێ فەرمە قوربان مامۆستا هونەر هاوڕێکی خۆشەویست و عزیزی منە بەڕاستی دەنگێکی پڕ لە سۆز و پڕ لە چریکەی گەرمیان و منتیقەی سەرتەک و شەمێرانە باشە دەستخۆشی و مادوونەبوونی لێ یەکەم یاخوا دەستی خۆش بێ و زۆر سپاس دەکەم برای عزیز و خۆشەویستی منی هەموو کاتێ زۆر مەمنونم من ژمارەکەی جەناب لە کاکێرش وەرەگرم ئیشەڵڵا پەیوەندیمان ئەبێ ئەگەر فریایی پێش ڕەمەزان کەوتینەوە بچووکی دەکەم فریاژ نەکەوتی سی شەوی شەوچەرەمان هەیە بەرنمەیەکی تایبەتمە بێ بۆ بکەی هەر لێسەوە خۆ حاضر کە کاگونەشتی تازەمەوێ 0 کیلۆمەتر لە خزمەت خزمەت لە منەوە ڕێز و حرمەتم هەیە بۆ تەواوی هەڵەبجەیەکان بۆ جەناب دوو چای منی کاک جەلالیان گەورەی خۆتان گەورەی کاگێرش و ڕادیۆکەیە گەورەی هاوڕانی بەڕێز من لە خزمەتانە بچووکیتانەکەم برا گەورەی با کاتی هاوڕانی تریش نەگەم نەکوتوە لەسەر ژمارەکان بێت چاوتان ماسەکەم و سەرکەوتە بنەوێت زۆر سپاس بۆ هونەرمەندی خۆشەویست بۆ ئەو هونەرمەندە جوانە خاڵە هونەر ئیشەڵات لە خزمەتە بم دڵنیابە لە شەوانی ڕەمەزانە شەوێ بەرنمەیەکی تایبەتی بۆ ئەەکەم تۆ برای ئێمەی ڕێز و حرمەتمانەیە بۆ هەڵەبجەی شەهید وایە هەڵەبجەی تازە بۆ هەموو هەڵەبجەی تازە بۆ هەموو هەڵەبجەی شەهیدیش حرمەتی تایبەتم هەیە بە ناوی ڕادیۆی میلی گەڕیانەوە بەڵێ هەیە نییە باوکم نییە طبعا ئەمڕۆ زۆر سەر نایەشێنم کاک هێرش بەڵام خۆشحاڵم برای بەڕێزی منی سپاس من پڕن لە خۆشی و لە بیرەوەری و لە قوربانە ئەو شتە جوانانە کە خەڵک پێی خۆش بەڵێ شەوە ئاهەنگێکمان نەبوو گیان کاکە پشتیوان لە سلێمانیەوە کاک پشتیوان گیان ئەم کاتەوە باش
قوربانە بم کاکە پشتیوە خێراتی و میوانە بەڕێزاکەم زۆر زۆر سپاس بە ناوی کاگێرش و ئەم برادرانەشەوە یاخواسەنامیکاتی جەلال ئەم ناوەی تۆ نازانم خەڵکە بۆ بە کێشە ئادەی ڕۆژە نەفەرێکی لەگەڵ منە تۆزەی ناسمەوە تۆزێ هینێکی کەمی تایە تۆزێ ئەیوت کە ئەم کاکجلالە ناوی کاکجلال گۆڵەییە هەموو ناوی دۆڵی ئەوەی کاکجلال بۆیە نایان نا کاکجلال گۆڵەی وەختی خۆی گۆچی بۆ گۆڵی زۆر لێکراوە باوەڕکە ئەمە قسەی ئەو بووە ئەموو وەڵی وانە گۆڵە منتیقەی پێنجۆنە کاکە خەڵکی منتیقەی پێنجۆنەوە گۆڵێ منتیقەیەکە لە پێنجۆنە بەخوا وایە کاتی خۆی گۆچی بۆ من نازانم تۆ نازانی نازانم حەز دەکەم ڕوونکردنەوە بۆ خەڵکە بەیبا با تەواوی کاکجلال بناسن کاکە گیان من کاتی خۆی یاریچی بووم بەڵام هجووم بووم بەخوا بە حیاتی گۆڵچی نەبووم یەک دویش من خەڵکی شانازی پێوەکەم خەڵکی منتقەی پێنجوێنم گۆڵە سەر بە ناحەی گەرمکە و سەر بە قەزای پێنجوێنە دەکەی ئێمە سەریانگاشە بۆ ئاگاداری کوورە لە سەری پێنجوێنەوە گۆڵەکەی کەسێ سەری پێنجوێنەوە بۆ یەک پرسیارێکم لە برادرانی کۆتۆڵی گۆرانیەکێ نازانم کات هێرشە کێە ئەو دوو قۆڵیەکە بە چەپڵا ئەو زۆر ئەم بەیانیش لێ درا زۆر خۆشن بەس نازانم کێ حەزەکەم زانم ئەو ئینە چیە گۆرانی ئایغەمایغەم بەوە دەستیەکات وەڵا ئەمە منی ژەڵم کاگەرشە جا ئەگەر بە حەیش بێ بە چەپڵەوە هەر ئەو گۆرانی پێڵم خۆم بەتەما بووم شتێکی پێ بڵێم بەسەر هەردوو چاوم ئەگەر بە سایزەریشەوە بووە لەگەڵەوە کاگێرشە ئەگەر حەزەکەم بۆ زانینی خۆم زان کاگێرش و چی و نەرمەندێکی پێ دوای گۆڕنە ئەمرەکەم خەلا و ئاوای ئەیگۆڕن خوا ئەگەر دڵێ لەگەڵ مامۆستا ڕێبەرمەسۆیە کە لێوە سڵاو ڕێزم هەیە بۆی ڕەنگە لەگەڵ ئەوە بێت لە سەیرانێک و تومانە ئەگەر ئەوە بێت تەواوە خۆیەتی منیش کە هاتم بۆ دوکان گوێم لێی بوو کاگ ڕێبەر و کاگێرشە تەواوە دەست و چاو خۆش بێ خۆشحاڵ بووم کاتێکی خۆش بێ برای ئێمەی زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکە دەست و چاو خۆش بێ ئینشەڵڵا پەیوەندیمان نییە برای دایکم باش شەوە ئاهەنگێکمان نەبوو لە هەڵم نەکرد بێ هۆڵی لالەزار بوو زەماوەند بوو باشە ئەو کاتە گەنج با بڵێن باوی ئەوە بوو کە بڵێن فلانی مۆنیکا و ئەها تازەی خەڵک وەزعی باش بوو ئەوانە لەگەڵ دلێری سیدی و کاروان خەباتیە با بڵێن پیان کاکە گاڵدەیەکمانەیە لە هۆڵی زەماوەند کە چوین بڕوان پێ بکە کاگێرش بە هەموو تەمەنم گاعدەی وام نەبینیوە ئەو نەقەڵە باڕۆشادە هەر هەمووشی گەنج بڕوان ناکەم هیچی 3 ساڵ لەوی تر گەورەتر بێ پێگەی ڕێگە و تاقمیتی باڵم ئاوا بەجارێ 50 بۆ 6 گەنج دانیشت بوو ئەیتر نێرگە لە خواردن و بیگرە و بەریە وڵا کاکە ناوەکان نووسرا خۆ ناوی چی بە شەرەف و ناموزە و شوقیان بۆ دەرچووە ئەمەنگا بوو ئەم دی واو دی وڵا کاکە دەی ئەمە چی ئەڤەلۆن و چی ئاڵتیما و نازانم چی مازدا و پیای هاتن وڵا لە ئاخیرا منیش برادێک شتەکانی بۆ بردبوومە ئەوێ کە تەواو بووم تەلەفۆنم بۆ کرد جوابی تەلەفۆنەکەی نایەوە منیش دڵی خۆم هاوتم بابا مە هەموو ئەڤەلۆن و مۆنیکاوینەی لێ هەر کێشەی نییە یەکێ هەرە بێ بمباتەوە وڵای تر ئاوا لە ناو قاعەکەیە وردە وردە خەڵگە ڕۆشت و ئەوانە منیش لەسەر بالکۆنێکی لێ بوو لە لای بالکۆنەکەەوە سابووم ئەرێوتم کاکە ئەو شتانەی من بەشکم سیارەیەکە بێ یەک کەس جوابی نایان بۆ بە قەبری باوکم کە تەماشام کرد خاڵە 5 و تەکسێکیان نەگرت 4 و تەکسێکیان نەگرت کاروان پیوە بەچی پێەکەنی کۆرەوتم بابم هەموو ئەڤەلۆن و مۆنیکایی ئەمان باسیەکەن خۆ هەمووی بە تەکسیە ڕاتەوە وتی بۆ سیارەیان پێ نیە وتم ئەوەتە من هاوارەکەم ئەڵم کاکە نەفرێ گەر سیارەیەکی پێ بێشتەکانم بۆ بارکاتا دوکان بمباتەوە کەچی هەمووی خۆی کەڕەکردم تۆ بڵێ بۆ بێمەوقیف بن کەچی خوا تەماشاکەم داماوانە هیچی سیارەی پێ نەبوو 4 و تەکسیە 5 و تەکسیە لێرەوە خۆشەویستیم هەیە بۆ یەک بەیەکیان ئیشەڵا بە هیوای ئەوەی هەمویان سیارەیان پێ بێت خۆشەویستان کاگەنی سیاران پێ بێ پێیان بێ ئێستا پێیان بێ و کاتە پێیان نەبووە داما بوو ئەڵم بە هیوای ئەوەی هەمویان پێیان بێ ئێستا کاک ئەحمەد ئەها بەسەر باسی خۆیە کاکە ئەحمەد گیان سڵاو لێرە کاک دەلاجیان سڵاو لە تۆش کاکە ئەحمەد گیان
دەستخۆشی و بەرنامە جوانتانێ دەکەم بە خێرات نییە و سمیانە گوڵە دەکەم یاخۆ سەرکەوتو بوون و دەشتان ساغ بێت. زۆر سپاس شایب گیان تۆ چاوی ئەمەی قوربانی تۆم کاکە جەلال. بەڕاستی بەرنامەکەی مرۆ هەر زۆر زۆر بێکێشەیە. دەخوا بە زیاد بێ سپاس بخوا کاگێر شانسی هەیە. ئەو ناوەڵاو ماوەی بەختت هاتە تۆ کاک جەلال. توخوا بەختی تۆیە کاکە. ئەو ماوەی بەختت هاتۆ جا نازانم کاک دابان خۆی شیرن دەکا نازانم مەسەلە چییە. کاکە گیان مەسەلەکە دابانە فترە ئاوا خۆی شیرینەکات و دوایی دیسانە بێتەوە بە بەزم. یاخۆ لەشتان ساغ بێت دەست کاک دابان و کاک ڕازگۆ ساغ بێت. بە قوربانە بم زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد گیان تۆی شیرین سەرکەوتنێ بۆ خوازم زۆر سپاس دەکەم بە ئێمە و بە تایبەتی بە منەوە زۆر خەریکی داوای لەبردنە لێەکە لە خزمەت ئێوەدام برای گەورەی منم. زۆر بێویژدانن ئەڵێن چی ئەڵێ پێی بڵێ ئیشی چییە کۆرە کاکە چۆن ئیشی چییە و داماوە بە قورعان شەو هەیە سەعات دووە خەوێ بۆ ئەو لە بێویژدانن لە پڕ تەلەفۆنی بۆکەین خەرا لۆگۆیە دروستکە بەیانی هونەرمەندێک داوا دەکەیت. لە خزمەت کاک جەلال. من کاگەحمە و ئەدمینی جەلال گۆڵەیە خۆشەویستانەوە کاگەحمەوەڵێ پەیجەکەمان لایک بکەن لەبەرەوەی هەموو بەرنمەکانی ڕادیۆی گەڕیان لەو پەیجەی منە ڕۆژانە و شەوانە دابەزێ لە خزمەتان نابین. هەر بە فۆنتی کوردیش نووسراوە جەلال گۆڵەی. شاب جانگەڵا دابەزیوە یا بەرزە؟ بەخوا ئیمڕۆ دابەزیوە. ئەک لەخوا بەزیابێ بەخوای گەورە من هەموو بە زۆر نییە لە 45 پێم خۆشە حەزەکەم بێتەوە سەر 125ەکە. بەخوا دەنگۆ هەیە بێن دەڵێن تا سی دێت سی. ئاک بە قوربانە بم خۆش مژدەبی ئەڵە ڕازگۆش لە زەرەرایە دەدانیشە بە دینار کاکە. ئەوە کاگەرشی ژەڵە کاکە خۆ تازە ئەوڵی بەهارە گەڵا بۆ دابەزێ برا من ئەو گەڵای درەختە ناڵێ بکە. بەخوا ئەوی زۆر نەما ئەویش هەڵدەوەرێ. بەهاری ئەم ساڵ لە هەولێر چۆن بوو کاگەحمەد؟ بەخوا کاک جەلال هەولێر چۆنە؟ هەولێر ئەگەر باران بێ ساردە باران نەبێ گەرمە. بەهارمانیە زستان و هاوینە. خوای گەورە ئیشەڵا بارانێکی بە ڕەحمەتمان بۆ بنێرێ بەخوا برا من ناوکم کەوتووە ئەم ساڵ ئاوا بێ ماسیش نابێت. مشکلەکەمە ئەوەیە بەس کێشەم ڕاوە ماسیە. خەمی ماسیەکانتە؟ ئارە بەخوا. یان ئیشەڵا دەبێ لەگەڵ ئارازە سەرە لە قوڕنەی ئاو نییە. لەشتان ساغ یا ڕەبی ئینسان جەماعەتی ڕادیۆ جەبی داوەتکەی بۆ ماسیانە. ئیشەڵا پشتیوان بەخواجا کوڕی باشەوە بێ 300 تۆڕیان بۆ بنێمەوە زانی چەند نەفەری 25 کەسی. لەشتان ساغ یا خۆ سەرکەوتوون کاک جەلال. دەست و چاو خۆش بێ و زۆر سپاس بۆ ئەدمینی هەموو کەناڵەکانمان کاگەحمە خۆشناوەتی لە هەولێرەوە ڕێز و سڵاومان هەیە بۆ هەولێری پایتەخت و بۆ هەموو گوێگرانی ڕادیۆی میلی گەڕیان. کاگێرش بەچیەوە خەریکی وەکو با بڵێن ئیشی ڕۆژانە؟ کارمەندی وەزارەتی ناوخۆم داوامم لە دەربەندی خانە. یاخوا ئەو لە شۆ ساغ بێ وەکو خۆم وای منیژەر لە ناوخۆ. بەڵێ لە شە ساغ بێ. زۆر سپاس بە قوربانە. پۆلیسی؟ ئەیدیتر وەزارەتی ناوخۆر پۆلیسی بەرگری فریاکەوتن. بەڵێ یاخوا لە شە ساغ بێ و سەرکەوتو بی ئیشاڵڵا. وازان باوکە ئێستا لە ئەرکان نییە خانەنشین بوو. بەڵێ لەوایە خانەنشینە بێ؟ بەڵێ. واللهی گوناح با تۆزە ئیسراحەت کاکە پێشبەرگەی کۆن و داماوە لە دوایەوە یەکشەوە خەریکە ڕێز و حرمەتم هەیە بۆ کاحسین. سێ جاری تر وەڵا هەڵیدا بەڵام لەم دوایانە بۆیان خەریکن بۆی بکەن. وەڵاو نە پیاوێکی خۆشەویستە دڵیان نایە بۆی بکەنەوە خۆی دوسێ جاراگام لێ هەر دوایانە خست بەڵامی تر ئەم جارە پێم وابێ ئەبێت بە هیوای ئەوەی تەمەند درێژ بێت و ئیسراحەتێکیش بکات لە ژیانی خۆیان چکا بەخوا من ئەوەی من ئاگام لێبێ هیچ ئیسراحەتی پیاوێکی کورتپەروەر و پیاوێکی جوان و پیاوێکی بەڕێز و پیاوێکی قارەمان بووە لێرەوە ڕێزمان بۆی هەیە. بەڵێ پەیوەندیانمان نییە بابە نییە ئەرەوە چییە دابانەڵی تەقیان لێ کردوین بردو لەمرێ خۆشەویستانەچینەوە لای گۆرانێکی تری کاگێرش ئەو با بڵین کاگۆرانی شەید سدیقە زۆر تەزدیقە بۆ گۆرانیە و ئەگەر کۆپلەیەکیشمان بۆ بڵێ کورە ئەگەر خۆشی بڵێ گۆرانەکە هەر مەمنون دەبێت. وەڵا لە خزمەتانە زاری گیان کاک عوسمان عەبدوڵڵای بەڕێز و خۆشەویست بە ئەو پەیوەندیە وەرگرم ئەچینە لای گۆرانیەکە. کاک عوسمان گیان ئێوارە باش باش برام بە قوربانم کاکە عوسمان گیان سپاس دەکەم کا عوسمان ئەرەوە بووە لە پڕخۆ کرد بە مەوزوعەکەیە ڕێز بێ بەشتە بێت
تۆزە سەوتی کا عوسمانمان بۆ زیاکەن باوکی بە ڤایبەر کردوتە کا عوسمان ئارە وەڵا ئای باوکە ڕۆ ئەوە مشکی لەمانە من گوێم ئاشۆ بیلا من تۆ نییە نازانم گیان ئێستا تۆزە گوێم هاتێتەوە چاوەکانی کات لە خۆشەویستی زۆر بەڕێزی لای من بە قوربانە بم چاوەکانە ماجەکەم قوربانی چاوە بووم هیچ هەیە بۆ کاگێ گەیجان ڕێ ئەو نەمەدە خۆشەویست چای قوربانێ بم چاو ماچەکەم زۆ سپاس وەڵای خۆ کەلیمە لێو حاڵیە بن وەڵای کاکەم زۆر دەستخۆشی لێگەن و بەڕاستی کاگێرش سەدری زۆر حەزینی و خۆشی پێوەیە هیوادارم بەردەوام بێت بەڕاستی من خۆیەکەم کە بەدەوامی گێ دەگرم ماچەکەم بە قوربانم خۆشی لێکم مەمنونم بەخوال من لی تێناگەم کاکداڵان بە هیوای ئەوەی کا عوسمان پەیوەندیمان پێوە بکاتەوە بە قورعان یەک شت حاڵی نابی باش ئەچینە لای ئەو گۆرانی و کا عوسمان جانداوای لە بردنمان هەیە بۆ جەناب بەخوا من حاڵی نابووم کاگێرشیشەوە کەلیمەیەکە لێ حاڵیە بوو جا گوێی کاگێرش لە من باشترە بەخوا برا من کەڕم وەزعم زۆر خراپە نەشکر باشی کۆرەچی 30 ساڵە خەریکی و دەهۆڵ و زوڕنایان بە حەقی پێغەمبەر وامان خۆ من هێشت بەخوا بیبیرم نایەکەی بوومەوە نەکۆنم نا هەرە بەخوا باكلاوزاري باقجي داري بلارا ولانجوا بندمي بري بعيش وبناس بندمي بري هزار زام خوردا ومن چیراکی هزار زام خوردا لسر هر زامی زو خال سری کریدا لسر هر زامی زو خال سری کریدا باکلاوزاری باقجی داری باکلاوزاری باقجی داری بلارو لنجا هاتو تباري بعيش وبناس بندلمي بريا ما شاء الله چاوم گیلەکە گەڕام بۆ دەریمان چاوم گیلەکە گەڕام بۆ دەریمان لە دووربانی
کری بێ بۆ ماڵە خۆمان لە دووربانی کری بێ بۆ ماڵ خۆمان با کڵاو زاڕی با قژی داڕی با کڵاو زاڕی با قژی داڕی بەلارە و لە نیجە هاتو تێپەڕی بە عیشوا و بەناز بەندڵمی بڕی بە عیشوا و بەناز بەندڵمی بڕیە چاوم گیلەکە نیادارمانی چاوم گیلەکە نیادارمانی ئەوریەکە دبێنەوە بیوەسەوبانی ڕەفتەکە دبێنە بیبەسەوبانی باکڵاو زاڕی باقژی داڕی باکڵاو زاڕی باقژی داڕی بەعیشوا و بەناز هاتو تێپەڕی بەلارە و لە نیجەی بەندڵمی بڕیە ماندوو نەبن مامۆسایانی عەزیز تایبەت بۆ ڕادیۆی گەڕیان هەر بژین بۆ خاتری پیری شەوکێڵ بەخێر بیتەوە یاخوا دەستی ئێوەش خۆش بێ کاکێرش من ئەم گۆرانیە یادگاریم لەگەڵیا هەیەتەوە زۆر زۆر جوانە و زۆر خۆشە و دابانەوە بە تایبەتی بۆم قرتێنە و بۆم بنێرە بە قوربانم بە ساقی ئەو جوتە چاوە بم کاگاو بەشی بەڕێز و خۆشەویست خەجاڵەتم کاگاو بەش لە ئەوڵە بە خێراتنم نەکردی زۆر بەخێر بێ کافتریای عوسمان ئاغا خۆشەویستان بچن سەردانی کاکە هاوبەش بکەن منیش دەم شوانایەمە خزمەتی بە تایبەتی ئیشەڵا بە تەمام لە ڕەمەزانیشا بەرنامەیەکی تایبەت لە کافتریای عوسمان ئاغا بکەم جایترە بێ کاگێرشیش هەر بەشدار بێ و قسەی تیانە من و کاکە هاوبەش یەک پەیمانی زۆر مهممان کردو براوی نەتامردن ئاخوا لە یەکتان نەکا بۆ هەردووکمان ڕازین هەڵبەتە هاوبەشیش کوڕێکی یەکمان کردووە جایتر ئەوە برای ڕاستەقینێ من و تۆ لە تەکسیەوە ڕەفیقین وایە لە ڕادۆی تەکسیەوە هەر بەڕاستی کەسێکی شەپڕاوپڕە لە مەردایەتی و جوانەتی و لە حەچیشتە جوانەکانی دنیاهەیە زۆر جوانە کاگاو بەش برای منیشە کاگەحمەگییانە تاپەڕەشی نەخۆشە لێرەیە خوای گەورە شپای بای ئیشەڵا ئەو پەپولە جوانەی ئیشەڵا قەت نەخۆش نەکەوێت خۆشەویستان من زۆر زۆرم پێ خۆشە لە دەنگی ئەم پیاوە و لە حرمەتی ئەم پیاوە قەت تێر نابن زۆر خۆشحاڵ بووم نەک وەکو هونەرمەند من حسابی من و تۆ جیایە من لەگەڵ وەکو وتم ئایلە بە ڕێزەکە تا هەر زۆری شتێکەڵم من حەزمە کرد زۆر زۆر لە خزمەتان نابم و نەوەکو ئیشکالی کارە باشتیشمان بۆ دروست بێ تاوان ئەمڕۆ نەکات دکتۆرەکانیش ئارە بە قوربان با دکتۆرەکانیش تۆزە مێشکانی سراحەتکە ئەمڕۆ هونەرمەندی خۆشەویست کاک پێشڕەو هەورامی پەیوەندیم لەگەڵا کرد هونەرمەندێکی ڕۆحسووک و بەڕێزە خۆت ئاسایی هەفتەی ئایندە ئیشەڵا بەرنمەیەکی تایبەتیش بۆ کاک پێشڕەوەکەم کوڕێکی جوان هونەرمەندێکی بەڕێز ئەچمە ئەو منتیقەی با بڵێن هەڵەبجەی ئیشەڵا هەفتەکەی تر هەمیان بەسەرەکەمەوە کاگونەر و ئەو هونەرمەندە خۆشەویستانەی ئەوێ هەمیان هاوڕێ خۆشەویست ئیشەڵا بەرەوکانی حەیرانی شۆوەرە بەرەو کاکوارە جا من کانی حەیرانە خەمە سەر سەرم ئەوکەی قسێ جا ئەم هەفتەیە ئەم جومعەیە با بڵێن لە هین بووم لە باخان بووم هەڵبەتە سروشتێکی زۆر جوان زۆر خۆش ئیتر وتیان وتم کاکە دۆستم هەیە لەوێ گەڕەڵەن یەک تەلەفۆنەکەم شوێنەکەشیان هەر ئەڵەی بەهشتە بەس کاکە ماشەڵڵا ئاوا بوو هەر قفڵ بوو ڕاستە فەرمی زۆر خەرەباڵ یاخوا هەروە کوردستان بە خۆشی و بە سروشتی جوانەوە بمێنە ئیشەڵڵا خوای گەورە لە بارانی بە ڕەحمەتی خۆشی بێبەشمان نەکە ئازیزان و خۆشەویستان جارێکی تر و سەد جاری تر بە ناوی ڕادیۆی میلی گەڕیان و ڕێکخراوی هونەری میلیەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستەی بنەماڵەی کاگنووری باریکەی یەکەین کە بەڕاستی بەداخەوە بەڕاستی لە دەستدانی کەڵە هونەرمەندێکی ئاوا جێگەی داخ و پەژارەیەکی زۆر زۆرە و کۆستێکی گەورە بوو لە هونەری میلی کوردی کەوت بەڕاستی زۆر زۆرمان پێ ناخۆشە ئیشاڵڵا خوای گەورە بە بەهشتی بەرینی شا دەکات لەبەرەوەی پیاوێکی پاک و
متەدەین و ڕوو لەخوا و نوێشکەر بوو کاگنووری من لە خزمەت یابووم دوو سێجار خی گەورەی شەڵا ئەفریقا خۆشەویستان من بەرەو کۆتایی بەرنمەکەم ئەڕۆم بەڵێ زۆر زۆر سپاس بۆ برای ئەزیز و خۆشەویستم کاکە دابان سپاس بۆ کاکە ڕازگۆ سپاسی بێپایانم بۆ کاک بورهان بۆ کاک جەزای ساز بەڕێوبەری ڕادیۆی میلی گەڕیان سپاسی ئەم کۆمپانیا جوانەژەکەم کە ئەم حریقەی بۆ ئێمە دابین کردووە خۆشەویستان وەکو وتم بەکارهێنانی ئەم ئاگرکوژێنەوەی شتێکی زۆر زۆر باشە ئەگەر باوەڕیش ناکەن وەکو کابرا گەڕی تێبەرن ئەیکوژێن ئەم برادرە بە تەمایە کابرا سیارەکەی بسووتێنێ بۆی باوەڕکە بێخەم بە ئیشەڵا شتێکی باشە ئەمەش ئەو کۆمپانیا بەڕێزە وەکو وتم نیسبەتێکی بۆ ئێمە داناوە بۆ داعمی ڕادیۆی میلی گەڕیان ئەمە هاوکارییەکیشە بۆ ئێمە و هەم باشیشە بۆ خۆتان بۆ سەلامەتی مناڵ و ماڵ و کورە گەڕک و سیارە و هەچی شتانە داوا لەو سایقە بە ڕێزانەشەکەم ئەمە بەڕێوبەری مرور با بڵێن بەڕێوبەری هاتوشۆی سلێمانی کاکفەریدون ڕێزمانەیە بۆ جەنابی ئەمڕۆ پەیوەندی لەگەڵ کاک جەزایە کردووە کە وتێتی بەڵێ لە کوالەتی شاد دەرچووە شتێکی زۆر باشە هەچی سایق و شۆفێر هەیە توانن بەکاری بێنن ڕێز و سلااومان هەیە بۆ کۆمپانیای فایبەر سیستەم جا تا فێری کردم کاک جەزاوە حاڵ نەبووە و ڤایبەر کوورەی فایبەر کاک من لەگەڵ وشایە کاگەرش تۆزێ کێشەمە چکا خەڵکی و منتقەی پێنجێن و ئەوەم ڕێز و حرمەتی کاکە شادە و کاکە هەڵوێست قبول بکەن ڕێزی جەلال گۆڵەیی قبول بکەن من ڕۆژی چوارشەممە کاتژمێر چوار ئەگەر مەقەدەری ئیلاهی نەبێت ڕاستەوخۆ لەگەڵ هونەرمەندی دەنگخۆش و لاوی هەڵەبجەی شەهید کاکشتیوان نۆڕۆڵی یەمە خزمەتان کاگێرش ئەخیر وشەت چیت هەیە بۆ ڕادیۆی گەڕیان وڵات تەمە ناکەم ئینشاءالله سەرکەوتوو بن هەمیشە هەر ئاوا دەرکەوتوو بن مێ دەکەم کوردستانەکەیشمان پڕ بێت لە ئارامی و خۆشببختی ئینشاءالله خەڵکەکەی ئاسوو دەبێت و دووبارە دەستخۆشی و مادوونەبووری لە جەناب دەکەم زۆر زۆر دەست خۆش بێت زۆر زۆر خۆشحاڵ بم ڕاتمە خزمەتی برایەکی ئازیز و خۆشەویستی خۆم بینیەوە بە خزمەتی ئەو پیاوە خۆشەویستانە گەشتم یاخوا دەستیان خۆش بێت کاکە دابان و کاکە ڕازگۆ کاکە ڕازگۆ کاکە درۆ دەستیان زۆر 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 دەستخۆشی و مادوونەبوونی بۆ هەردوو برای عزیز و خۆشەویستم کاکە شاد و کاکە هەڵوێست کە بەڕاستی ئەمڕۆ ماندوو بوون پێمانەوە یاخوا دەستان خۆش بێ و زۆر زۆر سپاسانەکە تۆ زۆر لەوە زیاتری قابلە گەورەت کردم زۆر زۆرم پێ خۆش بوو ئیشەڵا لە ڕەمەزانی شابەرنامەی شمانە بێت زۆر زۆر سپاس دەکەم کە لەو شوێنەوە هاتووی لە کاتی خۆیان و بگرە لە پێشتریشە من سپاسی جەناب دەکەم هیوادارم نمونەی وەکو جەناب زۆر بێ هەموو هونەرمەندەکانی شەر خۆت ئاسا ماڵیان ناوا بێ زۆر زۆر مەمنونین ئەو کەناڵانە بەخوا پارەتان هەیە نێزانم ناچن بەڵام ئەمە ماڵی هەمووتانە ئەمە شوێنی هەر هەمووتانە من زۆر سپاسی جەناب دەکەم ئازیزان و خۆشەویستان سپاسی یەک بە یەکتانەکەم دەستان ماجەکەم بە ئەو کۆمنتانە لە بەرنمەکانی تری شاوتومە داوای لێبوردنەمەیە ئەگەر کۆمنت بخوێنمەوە ئەبێ گۆرانی پێشکەش نەکەین ڕێزم هەیە بۆ تەواوی ئەو بەڕێزانی کە کۆمنتیان نووسیوە زۆر زۆر سپاسی ئەو پەیجانەکەم کە بۆیان شێرکردوین سپاسی کاک دیلانەکەم کە ئەدمینی خۆمە لە تیکتۆک ئەویش هەر عزیەتی کێشاوە ئەمڕۆ بە تیکتۆکەکەی شێری کردووە زۆر زۆر سپاسانەکەم خۆشەویستان کوردستانێکی ئارام سلێمانێکی سەقامگیر و خۆش تا چوارشەممە کاتژمێر چواریەمەوە خزمەتان خواتان لەگەڵ و ئیشەڵڵا لەش ساغ بن کاتێکی خۆش بۆ هەمووتان بفەرمووت شل پامو خود بابا دکتر بیا بلامو خود بابا دکتر بیا بلامو ای بیا بلامو تایبەتی بۆ کاکە ئامانج ئامۆسای خۆشەویست بیا
بەلامەوە دەردم کاریەوە بێ بەلامەوە دەردم کاریەوە دەوای دەردەکەم نادیاریەوە دەوای دەردەکەم نادیاریەوە شەلە شەلەوە شەلە شەلەوە شەلە پامەوە شەلە پامەوە خۆت بە بە دکتۆر بێ بەلامەوە دەی بێ بەلامەوە نازار نازانين ناس فروشاكم قلواني واسر جوا بوشاكم خانو خانزاده كردي بوشاكم خانو خانزاده كردي بوشاكم هوا تمام وصاوبس هاي نبري بنازمم كوجة أزانم جواني بنازمم كوجة أزانم جواني والغريب مدوها ميوانم أول غريب مدوها ميوانم نازر ناس بأروري ناس فروشاكم نازر ناس بأروري ناس فروشاكم قلواني وأسر قلوة بوشاكم خانو خانزادة كردي بوشاكم خانو خانزادة قلوة ماچی کەمەوە لەچی تۆرەیتە هەشت کەمەوە لەچی تۆریایتە هەشت کەمەوە نازار ناز بە ئەروەری ناز فروشەکەمە نازار ناز بە ئەروەری ناز فروشەکەمە گوڵوانی وەسەر گوڵوە پوشەکەمە خان و خانزادە کوردی پوشەکەمە خان و خانزادە کوردی پوشەکە ماچی کەمەوە لەچی تۆریایتە هەشت کەمەوە لەچی تۆریایتە هەشت کەمەوە نازار ناز بە ئەروەری ناز فروشەکەمە نازار ناز بە ئەروەری ناز فروشەکەمە گوڵوانی وەسەر ژوە پوشەکەمە خان و خانزادە کوردی پوشەکەمە خان و خانزادە کوردی پوشەکە
كرمانجو مانج لا كرمانجو وقول لا كرمانجو ريكاني دقريوم ديتانا قرم باوزو ريكاني دقريوم ديتانا قرم باوز هي ريتانا قرم باوز ريان نمري خي وخي عوصا حقم بدساو هر گل جوان بیو بشینا کساو هر گل جوان بیو بشینا کساو من جل کرمان جو گل لا کرمان جو من جل کرمان جو گل لا کرمان جو ریکانی دگرم لتانا گرم باوزو ریکانی دگرم لتانا گرم اگیا الله 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 داي داي هاوصا خملة لاي مردومة خملة لاي مردومة بعم شربتاو خملة لاي مردومة بعم شربتاو خملة دلا كيمونة وخر من خفتاو خملة دلا كيمونة وخر من خفتاو من جلا كرمان جو وقل لا كرمان جو من جلا كرمان جو وقل لا كرمان جو رايكاني دقريومة لتانا قرم باوزو رايكاني دقريومة لتانا قرم باوز هي ريتانا قرم باوزو ريان ما مصايان هربجي يا وصل راديو ملي قرانا باوكا